دەربارەی کاراکردنەوەی پەرلەمان بۆتە بابەتێکی سەرەکی ئەمڕۆ قسەی لەسەر دەکرێت لە هەموو ڕاگەیانەکان و زیاتر ئەمڕۆ کە توانم بڵێم باسی ئەگەری سیناریۆی دووەم دەکرێتن بۆ کاراکردنەوەی پەرلەمان قەناعەتم وایە سیناریۆی دووەم بەبێ گۆڕان و بەبێ کۆمەڵی ئیسلامی ئەتوانم بڵێمە کودەتای دووەمە بەسەر شەرعیەت و بەسەر پەرلەمانی کوردستان و وەزعی سیاسی هەرێمی کوردستان ئاڵۆزتر دەکاتن و هێمە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەم سیناریۆدا نابین و لەگەڵی دانین و لە دانیشتنی یەکەم بەشدار نابین و دواییش بە هەماهەنگی لەگەڵ برادرانی فراکسیۆنی گۆڕان و ئەو پەرلەمانتارانەیان ئەو فراکسیۆنانە دیکەی کە بەشداری ئەو سیناریۆ نابن پێکەوە دادەنیشین و قسە لەسەر جەلسەکانی دیکە دەکەین بە چ شێوازێک بەشدار بین لە دانیشتەکان و وەکو پێشنیاری میش دەبێت ڕۆڵی ئۆپۆزیسیۆنێکی زیندوو ببینین بۆی بتوانین ڕێگر بین لە ئەو پێشێلکاریانەی کە دەکرێن لەو دوای کاراکردنەوەی پەرلەمان و بە تایبەتی قسەکردن لەسەر گۆڕینی پۆستی سکرتێری پەرلەمان و هێشتنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمان بە وەکو بڵێ بە شاغیریان بە پۆستی سەرۆکی پەرلەمان پڕ نەکرێتەوە کە ئەوانە هەمووی بەڕاستی توانم بڵێم پێشێلکردنی خەرقی ئەو یاسا بەرکارانن کە لە پەرلەمانی کوردستان دەرچوون و خوازیاریشم لایەنە سیاسیەکان بەجددی دربێنە سەرخەت و نێوماڵی کوردی تۆکمەتر بکەن و ئیتیفاقی سیاسی بکەن بۆی کە ئەو پەرتەوازەیە کە هەیە نەبێتن و بۆی چی دیکە لایەنە سیاسیەکان بەرەو ئاڵۆزتر نەڕۆن چونکە ئێمە بەرەو هەنگاوێکی ئەگەر ئاوانە نین بۆ ئاشتەوایی نێوخۆی قەناعەتمان وەزعی هەرێمی کوردستان لە هەموو لایەکمان تێک دەچێت.